بنکەی گەلایۆژەکەی ئێوە هی ئەم شارە و نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە بنکەیە تاکە فێستیڤاڵە کە فستیڤاڵی دەسەڵات نییە. من هیچ لاریم لەوە نییە دەسەڵات هاوکاری کردوین یارمەتی داوین زۆر جار ڕخنەشمان کردووە هەندێکیان بەدڵی گەورەی خۆیان قبوڵیان کردووە هەندێکیان قبوڵیان نەکردووە گردنیان ئازابێ بەڵام ئێمە بەردەوام بووین. ئێستاش کە ئەم فستیڤاڵە سازە دەین لە ڕۆژگارێکی سەختین هێشتا شەڕی ناوخۆی لە کۆڵ بۆتەوە ڕاستە لولەی تفەگەکان سارد بوونەتەوە ڕاستە خوێندا ناچۆڕێ ڕاستە بەڵام هێشتا ترسوبیمی ڕێککەوتنی حیزبەکان هێشتا ترسوبیمی تێکچوونی ئەم هەرێمە هێشتا زاڵکردنی بەرژەوەندی تەسکی قەڵەمڕەوی حیزب بەسەر قەڵەمڕەوی نەتەوە بەسەر قەڵەمڕەوی دیموکراسی بەسەر قەڵەمڕەوی مەدەنی هێشتا ئەمە زاڵە. تازە لە هەولێر سیمینارێکە بەستێ بە ناوی یەکڕزی و دەستور. یعنی چی؟ یعنی 30 ساڵە ئێمە هێشتا یەکڕزی خۆمان نەگەیاندۆتە ئاستێک نەگەیاندۆتە ئاستێک بوێرین بڕیار لە دەستور بدەین بگرن نەبوونی یەکڕیزی لە بێنمانە بربەستێکی گەورەیە لە بەرنەم نووسینی دەستورە. هەر دروشمەکە وامان پێڵێ شتێکی ترمان پێ ناڵێ نییە یەکڕیزی چکاتە دەستور نانووسێ. ئەمە بەڕاستی لەلایەکەوە پێکەنینە کۆمیدیایە لە لایەکی شە تراجیدیایە گریانە. دوای 30 ساڵ چ تەجروبەیەکی دیموکراسی هەیە لە دنیا دەستوری نەنووسی بێ؟ تاقانە ئەزمونین لە دنیاە لە دوای 30 ساڵ دەستورمان نەنووسی بێ. دوای 30 ساڵ حیزبەکانمان هەموو حیزبەکانمان دوو حیزب نییە لە کوردستانە پەیوەندیکی ڕاستگویانیان لە بێنە هەبێ. ئێستا هەموو پەیوەندیەکان تەکتیکیە بەرژەوەندیە ناچاریە ستراتیجی نییە. ئێمە کێشەیەکی جگار گەورەیە ئجگار گەورەیەنەتەوەیەکی نیشتمان داگیر و دابەشکراو کە لە 3 بەشی کوردستانە ئازادی زمانی نییە. ئەم ڕووناکیە هەیە لێرە ئەم ڕووناکێش وردە خۆمان خەریکین بە جۆرێک لە جۆرەکان هەستە جوانەکان ناومێ دەکەین لە بەرامبەر ئەم ڕووناکیە.